پارەی نییە لە وەختی خۆی عەرزەکەی وەرگرت پارەی نییە کە سیاجی کرد بە داگیر نەکری ئێمە بەتەمای سەبەکەین هەمووی شۆرا و هیچ تیانە سەبەکریە و تەبلی تەکری ئەمە هیچ کە سێری ناکە سێرەکەی بانی شەپەڵ و لژنە هاتووە تەفلیشێگە ێ باشە خەڵکە گەر پارەی نییە بەچی خانوو بکە هێزێکی ئەمنی هاتوبوو لەکە کەتی شارەوانی سەیە وەدی ئێمە بە ئەمری پارێزگار ئێرە ئەرمێنی شارەوانی قاتە سێ لەگەڵیان بوو حەق قسەی لەگەڵە ناکرا هەر خەریک بوو لێمان بدا وتمان کاک ئەمە بۆچی ئەرمێوتی کاک ئێمە ئەمری پارێزگارمان پێ بیڕمێنێ یعنی بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە دوای ئەمە دووەم جارە ئەوە دیەکمان ئەوە بڕوخێ کاک ئەمە سەردەمی مانجەلا 400 مەترەکەی کەوا دای پێمان بۆی دیەکە ئەوەدان بێتەوە شە سێب ئەنجالی ڕوخا یعنی ئەمە تقریبا حساب بڵێ بۆ دووەم جار ڕوخایەوە وەڵا خەبەریان دا پێ بوودا قەزحەکەیان داغان کردۆ سیاجەکە ئەمە هین منە داغانیان کردو هین منە 400 مەترە سیاجم کرد کەوا خەرکی بینای نەکە لە ڕۆژی دەنگدانە من بە دڵخۆشیە بەیانی زوو سعات حەوت و حەوت دەقە ڕۆیشتم وەڵڵاهی دەمچاو نەشۆری ڕۆیشتم ئەوەنە دڵم خۆش بوو بەیانی زوو چوون بۆ دەنگدا دەنگ ودا ئەمە پاداشی دەنگدانەکەمانە بۆ ڕستەی پەیزەکان گازان دەنگمان بە کێداوە بە کێ نەداوە زان ئێمە کێن و کێنیمان ئابوو ئەژان خەڵکەم دیهەیە خەڵک پەنجەعەلی نێمە ئێمە نە چەم نێزگمانە نە چەم لە دەورمانە نە داگیر زەوی کەسمان داگیر کردووە نە زەوی کەسمان گەرەکە واللهی برام لە کات جوولەکەشە نەکراوە وەڵایەکێکی خۆمم پێشمەرگەم دەستێمانی دەوامەکەم پشتەوە پشتم با پیرەم لێرە بەگا جوتی کردووە باوکەوە ئامۆزایان بامە فەریق بەگا جوتی کردووە بام جەلال گەڕانمانیەوە 7 ملیۆنی دای پێمان بە قسە دای پێمان خانۆکەمان خەرتەی سەقەت بوو من ڕمانمە ئەوەی نەکەی منە ئەوەی نەکەی منە ئەو جارە 6 ملیۆنیدا مامزەلا 7 ملیۆنی دابێت سەقەت بوو ڕمانمەوە ئەم زای دروستی کەم بە مختارش مختار و دیکا کات و ئەسڵ دیەکەیە ئەتو ناڕبێنن بە پشبەستن بە بڕیاری ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک هاتوینەتە گەڕێکی شۆراو لە نزیق قوتابخانەی شۆراو لەم شوێنە بەردەوام لافاو دروست دەبێ و ماڵەکان نقمی ئاو دەبن هۆکارەکەشی ئەو خانوانن کە بە زیادەڕەوی دروستکراون ئەمڕۆ لیژنەی زیادەڕەویەکان و بەڕێوەبەرایەتی ئاو و ئاوەڕۆ و شارەوانی و بەرگری شارستانی کەرکووک و وەزارەتی کارەبای عێراق پاشان لەگەڵ ئەندازیارانی ئاو و ئاوەڕۆ گەشتوینەتە ئەوەی تەنها یەک چارەسەر هەیە ئەویش ئەوەیە ئەو خانوانی کە بە زیادەڕەوی لەسەر ڕێڕەوی لافا و شی و دۆڵەکان دروستکراون بڕوخێنرێ مۆزوع ڕاستپاردەی پارێزگاری کەرکووک نەبوو بە تەنها ئەمە قەرارێکی جەماعی بوو لە پێش هەفتەیەک پێش ماوەی دەڕۆژ پێش ئەمە شەپۆڵێکی باران بارینی بەخوڕ باریە سەر ناوچەکە و کەرکووکژی کردەوە بینیمان لەم منتقەی کە ئێستا وەساوێنی کێشەیەک ڕوویدا ئافرەتێک بۆ قوربانی سەبەبی ئەو کێشەیە ئەو زەرەر و زیانی کە گەیشتە ئەم گەڕەکە ئەو زیادە ڕەویانەیە کە کراوەتە سەر ئەم چەمانە ئەمە وای کرد بۆی ئیعادەت نەزەرێک بکرێت لە محافەزەوە لە ئیداری محافەزە کە بۆچی ئەمە دروست بووە و هۆکاری چییە و عیلاجی چییە